بەڵێ ئازیزان و خۆشەویست دووبارە سڵاتان لێبێت 27 نۆ ڕۆژی هەینی تاقیکردنەوەی قۆناغی دووەمی قورآن بەهاری دڵانە لە سەرجەم شار و شارچکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو کە بۆ دووهەم ساڵ بوو ئەم تاقیکردنەوەیە بەڕێوە بچێت. قسەباز لەسەر ئەم بابەتە دەکەم و قسەباز لەسەر بەڕێوەچوونی دووهەم تاقیکردنەوەی قورآن بەهاری دڵانە دەکەین، بزانین کێشە و مشکلەکانی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکە چی بوون و هەروەها بزانین پرۆسەکە چۆن بەڕێوە چووە لە سەرجەم شار و شارۆچکەکان و هەروەها پرسیاری ئەوەش دەکەین ئایا لە قۆناغی داهاتوودا بۆ ساڵی داهاتوو چ پرۆژەیەکیان بەدەستەوەیە. گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین و وردەکاری زیاتر لەسەر قورآن بەهاری دڵانە دەخینەوە ڕوو بە میوانداری مامۆستا ئەحمەد کوردی سەرپەرشتیاری پرۆژەی قورآن بەهاری دڵانە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندا. سڵاوی خوای لەبێ مامۆستا، بەیانیت باش، زۆر سپاس بۆ دەرفەتەی کە پێت بەخشیوین لەگەڵمانیت. سلام ورحمة الله وبركاته. سلامی خوا لە بەڕێزشت بێتن یاخوا لەن یاخان سپاس و ستایشی خوای پەروەردیگار دەکەین، سەڵات و سەلام دەنێرین لە بۆ گیانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم وڕێز و ڕەحمەت و قەدر و سەلام لە بۆ بینەران و بیسەران لە کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەکەی بەڕێستان. زۆر سپاس دەکەین مامۆستا ئەحمەد. بالۆ دەست پێ بکەم سەرەتای بانگەشەکردنی ئێوە بۆ پرۆژەی قورآن بەهاری دڵانەکەی دەستی پێکردووە و پرۆژەکەتان لە چی پێکات بوو؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، دیارە پرۆژەی قورآن بەهاری دڵانە قۆناغی دووەمیە بوو ئەو ساڵ. ئێمە لە 13 مانجی 8 2024 کتێبەکەمان دابەش کرد بەسەر خەڵکان و لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خەڵکان دەیانتوانی و بەشداربووان دەیانتوانی کتێبەکە بەدەست بهێنن. ئەوە بووکەوە ئێمە لە 27 نۆی 2024 کە دەکاتە ڕۆژی هەینی ڕابردوو ئێمە سوپاسی خوای پەروەردیگار دەکەین توانیمان تاقیکردنەوەکە بە سەرکەوتووی کۆتایی پێ بهێنین. باش مامۆستا، جیاوازی پرۆژەی ئەم ساڵتان بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە ڕووی ناوەڕۆک و ئەو بابەتانەی کە دیاریتان کردبوو جیاوازەکەی چی بوو؟ چەند جیاوازیەک هەبوو. یەکێک لەو جیاوازیانە ئێمە لە ساڵی ڕابردوو پرۆژەی قورآن بەهاری دڵانە کە قۆناغی یەکەم بوو تایبەتمان کردبوو بە دوعاکانی قورآن، واتە ئەو دوعانەی کە لە قورآندا هاتوون ئێمە تەرخانمان کردبوو لە دووتۆی کتێبێکدا کۆمان کردبەوە و تاقیکردنەوەی لەسەر کرا. ئەو جارە یاخود ئەو ساڵکەوە ئەنجامماندا لەسەر ئاەتەکانی تەوبە بوو لە قورآندا. واتە ئێمە هەر ساڵێک یاخود هەر قۆناغێک ئێمە بابەتێک لە قورآنی پیرۆز هەڵدەبژێرین بۆ ئەوەی کەوا خەڵکان و بەشداری بووان سوود وەربگرن و بەهرەمەند بن لە بەرەکەت و لە ڕەحمەتی قورآنی پیرۆز. و هەروەها جیاوازی تریش ئەوە بوو ئەو ساڵ ڕێژەکە و هەستمان پێکردکەوە زیاتر خەڵک بەشداری کردبوو لە تاقیکردنەوەکاندا و زیاتر لە شوێنەکان تاقیکردنەوە ئەنجام درا و خەڵکێک بەڕاستی یەکەم جاری بوو بەشداری بکات، واتە لە قۆناغی یەکەم نەیتوانی بوو بەشداری بکات بە هەر هۆکارێک بێت. ئەو جارەش هەستمان پێکردکەوە خەڵکێکی جیاوازتر و زیاتر بەشداری کردبوو لە قۆناغی دووەمی قورآن بەهاری دڵانە. باش مامۆستا، ئەو ڕێژەیە کە ناوی خۆیان تۆمار کردبوو پێش ئیمتیحانەکە چەندێک بوو بەراورد بۆ ڕێژەیە کە لە ئیمتیحانەکە بەشداریان کردبوو ئەگەر ژمارەیەک لە بەردەستدا بێ ئێستا؟ ئەو ڕێژەی کە خەڵک کتێبەکەی بەدەست هێنا بوو لەگەڵ ئەوانەی کەوا تاقیکردنەوەیان ئەنجامدا ڕێژەکە جیاوازیەکی هەبوو. ئەوانەی کەوا کتێبەکەیان بەدەست کەوتبوو یاخود ئەوانەی کەوا لە شوێنەکان لە ئۆرگانەکان لە بارەگایەکان کە کتێبی تێدا هەبوو ناوی خۆیان تۆمار کردبوو ڕێژەکەیان کەمتر بوو لە چاو ئەوەی کەوا خەڵکانێک هاتبوون بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوە. دیسان ئەوەشیان بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکێک لەوانە کەوا ڕەنگە خەڵکێک نەیتوانی بێت بە تەواوی یاخود بگاتە ئەو شوێنانەی کەوا کتێبەکەی لێ ناوی خۆی تۆمار بکات کتێبەکەی بەدەست بهێنی. خاڵێکی دیکە لەوەی کە خەڵک زیاتر بەشداری کرد لە تاقیکردنەوەکەدا ئەوە بووکەوە ئێمە 5 ڕۆژ زووتر 100 پرسیارمان ئاشکرا کرد بۆ ئەوانەی کەوا فریان نەکەوتونە کتێبەکە بە تەواوی بخوێننەوە یاخود دەرفەتیان نەبووە یاخود خەڵکێک بەدەستی نەگەیشتووە
ئێمە کۆی کتێبەکەمان لە 100 پرسیار کۆ کردەوە، دواتر ئاشکرامان کرد و لەو 100 پرسیارە 25 پرسیارمان هێناوە بۆ ئەوەی کەوا بەشداری لە تاقیکردنەوەکە بکەن. و خاڵێکی تر کە خەڵک زیاتر بەشداری کردبوو ئەوە بوو کەوا ئێمە تەنها 25 پرسیارمان هێنابەوە و هەموو پرسیارەکانیش بە شێوازی هەڵبژاردن بوو و هەروەها چەند هۆکارێکی تریش هەبوو کەوا خەڵک زیاتر بەشداری کرد لە تاقیکردنەوەکە بەرامبەر بەوەی کە ناوی خۆیان تۆمار کردبوو. زۆر باش مامۆستا خۆت ئاماژەت پێکرد کە چەند ڕۆژێک بەر لە ئەنجامدانی تاقیکردنەوەکە 100 پرسیارتان بڵاو کردبوویەوە و ئاسانکاریێکی زۆر باشتان کردبوو بۆ ئەو کەسانێکی ئەیانویست لە پرۆژەکەدا بەشداری بکەن. ئایا ئاماژتان لەم ئاسانکاری زۆرە چی بوو کە بۆ بەشداربووانتان کردبوو؟ لە هەموو شتێک دیارە ئاسانکاری باشە و پێویستە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەروای کردووە. دای عائیشە بۆمان باس دەکات دەفەرمێت ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دوو بژاردەی درابا دەست کامەی ئاسانتر بوو ئەوی هەڵدەبژارد. ئەوە یەک لە هۆکارەکانە. هۆکارێکی دیکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمان بە مسلمانان دەکات کەوا ئاسانکار بن بەرامبەر بە برا مسلمان و خوشکە مسلمانەکانی خۆیان. بۆیە ئێمەش بەڕاستی حەزمان کرد لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئاسانکاریەک بکەین بۆ ئەوانەی کەوا نەیانتوانیوەکەوە کتێبەکە بە تەواوی بخوێننەوە یاخود فریای کڕینی کتێبەکە نەکەوتبوون یان خەڵکانێکی زۆر پەیوەندیان پێوە دەکردین بەوەی کەوا ڕۆژی تاقیکردنەوەکە دوا بخەین. ئێمەش بەڕاستی وا بیرمان کردەوە هەستمان کرد و پێمان خۆش بووکەوە ئاسانکاریەک بکەین بۆ خەڵکان بۆ خوشکوبرانی خۆمان بۆ کچ و کوڕانی خۆمان کەوا بەڕاستی بتوانن هەر هەمویان بەشداری بکەن. ئەوە بوو سوپاسی خوای پەروەردیگار دەکەین. ئەو ڕێژەیە بووکەوە لە ڕاگەیاندنەکان و بەتایبەتی لە کەناڵی ئاسمانی پێیان کەوا ڕووماڵێکی زۆر بەرچاو و شایستەی کرد. لێرەوە ئێمە سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ دەکەین کەوا بەڕاستی تەختیەیەک و ڕووماڵێکی زۆر جوانی پرۆژەکەی ئێمەی کردکەوە پرۆژەی قورئان بەهاری دڵانە. باش مامۆستا ئەگەر پێمان بڵێیت لە چەند ناوچە و شار و شارۆچکەی هەرێمی کوردستان پرۆژەکە بەڕێوە چوو بوو؟ تەواوی ئەو شوێنانەی کەوا کتێبەکانی تێدا دەفرۆشرا لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان تەنانەت جاری وا هەبوو ئێمە لە ناحیەیەک تەنانەت لە گوندێک لە چەند گوندێک بەیەکەوە ئێمە هەوڵمانداوەکەوە تاقیکردنەوەکەی تێدا ئەنجام بدرێت. بەو ئامارەی لە لای دەستی ئێمەیە نزیکەی لە 100 شوێن زیاتر تاقیکردنەوەی قورئان بەهاری دڵانە ئەنجام دراوە. هەر یەکە بە شێوازی خۆی واتە ناوچەی بادینان و هەروەها ناوچەی سلێمانی و ناوچەی هەولێر و ناوچەی هەڵەبجە ناوچەی گەرمیان و لە تەواوی کوردستان و لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سوپاسی خوای پەروەردیگار دەکەین کەوا هۆڵ دابین کرابوو ساحە و مەلعەب دابین کرابوو. تەنانەت ئەوەی هەولێر هەستمان کرد کەوا ڕێژەیەکی یەکجار زۆر بەشداریان کردووە. ئێمە مۆڵەتی ڕسمیمان وەرگرت لە جووتسایدێکی 6 مەتری کەوا جووتسایدی هەشتی حەسارۆکانی پێ دەڵێن شوێنێکی فراوانە و شوێنێکی زۆر گونجاو بوو لە بۆ ئەوەی تاقیکردنەوەکە تێدا ئەنجام بدەین. بۆیە زیاتر لە 100 شوێن لە هەرێمی کوردستان تاقیکردنەوەی قورئان بەهاری دڵانەی تێدا ئەنجام دراوە. مامۆستا ئەحمەد سەرپەرشتیارانی پرۆژەکە کێ بوون و کێ هاوکاری ئێوەی کردبوو لەم پرۆژەیە؟ دیارە سەرپەرشتیاری گشتی پرۆژەکە بەڕێزان لە ئەنجومەنی بانگەواز و پەروەردە ئەو پرۆژە چۆن دەڵێ سەرپەرشتی گشتی هەر ئەوانن بەڵام بە حکمی وی ئەوان سەرقاڵن مامۆستایانی بەڕێز بۆیە کەوا بڕیار درا کەسێکدا بندرێت وەکو سەرپەرشتیاری گشتی ئەوە بووە سەبارەت بە هاوکاریکردن و کۆمەچک و یارمەتی و ئەو خەڵاتانە چۆن دیاری و دابین کراوە لە ڕێگای خێرخوازانەوە و ئێمە بەڕاستی داوامان کرد لە کەسانی خێرخواز لە کەسانی خوا پێدا و کەوا بێن گەشتی عەمرە بۆ ئەو کەسانە ئامادە بکەن و دابین بکەن کەوا یەکەم دەبن و سەرەڕایەوەی کە ئێمە 50 گەشتی عومرەمان داناوە بۆ ئەو کەسانە یەکەم دەبن لە یەکەمەکان 50 خەڵاتی تریشمان داناوە بۆ ئەو کەسانەی کەوا دیسان یەکەم دەبن. باش مامۆستا داوە بۆیە لە ئێستاشەوە داوا دەکەم بەڵێ فەرموو بەردەوام بە مامۆستایان لە ئێستاشەوە داوا دەکەم خێرخوازان و خواپێداوان و دەوڵەمەندان و خاوەن کۆمپانیایەکانی حەج و عەمرە بابێن ئەسپی خوانی تێدا تاودەن بابێن هاوکاری زیاتر بکەن. ئەوەی کە ئێمە دەیبینین لەوانی کە بەشداریان کردبوو خەڵکانێکی زۆر عەمرەیان نەکردبوو چاویان لەوە بوو و حەزیان لەوە بوو کەوە عەمرە بکەن. بۆیە بەڕاستی هەر موسڵمانێک
ئەگەر هات و هاوکاری کەسێکی ئاوا بکات سەفەرێکی عمرە بکات قەناعەتم وایە خێرێکی گەورەی پێدەگات و لەو دواییشدا دوعاەکانی ئەو کەسە لە بۆ دێت و ڕەنگە ببێتە مایەی خۆشگوزەرانی و ڕسق زیادبوونی ئەو کەسەشکەوە خێرەکەی کردووە. باش مامۆستا بەپێی ئەوەی کە خۆتانە ناو ئیمتیحانەکانە بوون و چاودێرەکانتان بینیویانە ئایا ئەوانەی کە بەشداریان کردبوو زیاتر لە چ تەمەنێک و لە چه ئاستێکدا بوون؟ ئەوانەی کەەوە بەشداریان کردبوو لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە ڕۆژی تاقیکردنەوەکە بەڕاستی سەرنجڕاکێش بوو و بەڕاستی هەستمان پێدەکرد دیمەنێکی زۆر جیاوازە بەرامبەر بە هەموو فیستیڤالێکی تر لەبەرەوەی قورئان هەر هەمومانی کۆ کردبەوە بە هەموو چین و تەمەن و ڕەگەز و هەروەها هەموو ئاستێکدا یعنی ئیوا هەبوو کەوا دکتۆرێک بوو پزیشکێکی طبی بوو دەهات تاقیکردنەوەکەی دەکرد مامۆستای وای هەبوو کەوا مامۆستای ئاینی بوو کەسێکی وا هەبوو پیرێژنەک بوو ڕەنگە تەمەنی لە سەروی هەشتا ساڵیەوەدا بوو هەروەها مامەحاجیەکمان دەدید و لە نێو ئەوانەشدا بەڕاستی زۆرێک لە خاوەن پێداویستی تایبەت وەکو کەسانی نابینا وەکو کەسانی خاوەن پێداویستی تایبەت و جگە لەوانش بەڕاستی منداڵانێکی ژیر و عاقڵ و بەهرەدار کەوا خوێندنیان هەبوو خوێندەواریان هەبوو دەیانزانی بخوێننەوە دەیانزانی بینوسن هەستمان پێکرد بەڕاستی چینی گەنج و لاو و چینی کوڕ و کچ لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە لە هەموو ڕێژەکان زیاتر بوون. زۆر باش مامۆستا هۆکاری ئێوە بۆ هەڵبژاردننی ئاەتەکانی تەوبە چی بوو لەم پرۆژێ و لە ئەم ساڵ بە تایبەتیدا؟ بەڕاستی لەنیاخان تەوبەکردن پێویستە لەسەر هەموو تاکێکی مسلمان و لەسەر هەموو خەڵکێک و لەسەر هەموو کەسێک بۆیە بەڕاستی ئاەتەکانی تەوبە هەم ئاەتەکانی خۆشن و هەم ئاەتەکانی سوکن لە خوێندنەوە و هەم ئاەتەکانیش پێویستن بۆیە بەڕاستی ئێمە لیژنەی باڵاکەوە بڕیارماندا ئاەتەکانی تەوبە بێت ئێمە هەستاین هەرچی ئاەتی تەوبەیە و باسی وشەی تەوبەی تێدایە لە قورئانی پیرۆزدا کۆمانکردنەوە لە نامیلکەیەکی خنجیلانە و جواندا بە شێوازێکی ڕەنگا و ڕەنگ ئێمە هەستاین چاپمان کرد و ڕێژەیەکی زۆر بەرچاومان لێ تەبع کرد و ئەو بەڕێزانی کەوا بەشداریان کردبوو بەدەستیان گەیشت بۆیە بەڕاستی تەوبەکردن ئێستاش پێویستە بۆ هەموو تاکێک بۆیە ئێمە پێشنیارێکیشمان کرد و پێشنیازێکمان کردووە ئێستا کەشی لەگەڵدا بێت وڵاممان وەرنەگرتوتەوە بەوەی کەوا ئەو ئاەتی تەوبە کەوا ئێمە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئەو ساڵ کردبوومەنە قۆناغی دووەم ئێمە ڕێژەیەکی زۆرمان دابین کردبوو لە بۆ ئەو کەسانی کەوا گیرابوون لە بۆ ئەو کەسانی کەوا حکم درابوون لە بۆ ئەو کەسانی کەوا ڕاگیراون لە چاکسازیەکانی گەوران یاخود لە ئەحداس یاخود لە بە هەر هۆکارێک لە هۆکارەکان کەوا چۆن دەڵێ کەتنیەکی کردووە یان گومانێکی لەسەرا ئێستا ڕاوەستاون لە چاکسازی گەوران ئێستاش ئێمە پێشنیار دەکەین بای ئەوەندە کتێبمان ماوە ئێمە پێیان بدەین بۆ ئەوەی کەوا تەوبەیەک بکەن بۆ ئەوەی کەوا بگەڕێنەوە نێو کۆمەلگا لە دوجار ئێمە هەمومان کۆمەلگایەکین پێویستیمان بە هاوکاری یەکتر هەیە ئێمەش دەمانەوێت هاوکاری بەرامبەرەکەی خۆمان بکەین کەوا چینی ئەو کەسانن کەوا ئێستا کە بە هەر هۆکارێک بێت لە بەندیخانەکانن لە ڕاگیراوەکانن بۆ ئەوەی کەوا سوودێک بکەن و بگەڕێنەوە لای خوای گەورە. مامۆستا کێشە و گرفتەکانی تاقیکردنەوەی ئەم ساڵ چی بوون کە هاتنە پێش بۆ ئێوە و هەوڵتاندا و کە چارەسەری بکەن؟ چەند کێشەیەکی هوردمان هەبوو بەڵام زەقترین ئەو کێشانەی کەوا هەمان بوو بەدەستە خۆمان نەبوو یاخود بۆمان دروستکرا بوو ئەوە بوو کەوا ئێمە لە دەڤەری بادینان و بە تەحدید لە قەزای زاخۆ ڕێگری لە پرۆژەکەی ئێمە کراکەوە تێدا ئەنجام بدرێت و ئێمە چەند جارێک داوای مۆڵەتیشمان کردبوو بەڵام لە دوجار دیارە ئەو گۆڕەپانە یاخود ئەو قاعەیە ئەو ساحەیەکەوە ئێمە دیاریمان کردبوو بۆ ئەوەی کەوا هەزار لە خەڵکی بەشدار بووی قەزای زاخۆ بەشداری تێدا کردبوو ناوی خۆی تۆمار کردبوو ئەسئیرەکانیشیان وەرگرت بوو بەڵام بەداخەوە لایەنی ئەمنی ئەو قەزایە نەیهێشتکەوە تاقیکردنەوە کە لەو شوێنە بکرێت و پەرتەی پێوە کردین تەنانەت باسی ئەوەیان دەکرد یعنی دەیانگوت ئێمە شەڕمان دەوێت ئەوە بەڕاستی قسەیەکی ناخۆش بوو ئەو بابەتەیە ئەو قسەیە خۆش نییە لەبەرەوەی ئێمە لە دوجار هەمومان وەکو باسم کرد هاوڵاتی یەک وڵاتین هاوڵاتی یەک نیشتیمانین دواتر هەموو یەکتر دەناسین بە تایبەتی لە قەزایەکی وەکو زاخۆ خەڵکانەکان هەمووی کەسی دیار و ناسیا و دواتر ژن و منداڵ بوون بەڕاستی ئەوە لای ئێمە زۆر ناخۆش بوو لە هەندێک شوێنی تریش هەمان بوو وەکو دێرەلووک وەکو ئامێدی وەکو شیلادزێ بەڵام سوپاس لەبە خوای پەروەردیگار ئەوە لە ڕێگای عیلاقات و لە ڕێگای پەیوەندیەکانەوە تواندراکەوە چارەسەری ئەو گرفتانە بکرێت و دوا بە دواش بەڕاستی ئێمە سوپاسی هەموو
کەسێک دەکەین کەوا ئەگەر بە هۆڵێک پێیدابین یاخود قاعەیەک یاخود تەنانەت پێنووسێک یاخود بە چاودێریەک لەو شوێنانە بە تایبەتی کە باسم کرد هاوکاریان کردین ئێمە لێرەوە سوپاسیان دەکەین و دوعای خێریان بۆ دەکەین و دەستی ڕەحمەت و برایەتیان بۆ دەکوشین و خوای گەورە پاداشتیان بداتەوە. ئەگەرنا لە شوێنەکانی تر هیچ گرفتێکمان نەبوو لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان سوپاسی خوای پەروەردیگار دەکەین ڕێژەیەکی یەکجار زۆر تەنانەت لە دەڤەری دوهۆک و بادینانیش ئەو ڕێژەیە کە ئێستا بەدەستمان گەیشتووە سەرووی 3000 کەس بەشداری کردووە کە ئەوە بەڕاستی ڕقەمێکە و ژمارەیەکە و بە تایبەتیش دەبیت لایەنی ئەمنی و لایەنی پەیوەندیدار و لایەنی بەرپرس و دەسەڵاتدارانی بە تایبەتی منتیقەی بادینان دەبێت بزانین ئەوە ڕقەمێکە ئێمە لە پرۆژەیەکی ئەوها بتوانین سەروی 3000 کەس و 4000 کەس بەشداری پێدا بکەین دیارە ئەوە بەڕاستی دەبێت حیسابیش بۆ پرۆژەی قورئان بەهاری دڵانە و بە تایبەتی لایەنی معنی بکرێت. باش مامۆستا بیرتان لەوە نەکردوێتەوە تاقیکردنەوەکە دووبارە بکەنەوە بۆ بەشداربوانی لە زاخۆ کە ڕێگە نەدراوە تاقیکردنەوەکە ئەنجام بدرێت و دوای ئەوەی کە کێشەکەتان چارەسەر کرد؟ ئێمە سوپاس بۆ خوای پەروەردیگار تاقیکردنەوەکە هەر ئەنجام درا یعنی ئەوە نەبووکەوە پەرتەی لێکرا ئێمە دواتر لە شوێنێکی تر لە بارەگایەکی تری برانی یەکگرتومان خوا پاداشتیان بداتەوە کەەوە هاوکاریان کردین و هاوکارمان بوون ئێمە توانیمان لەوێ هەر ئەو ڕێژەیە بگرە زیاتریش بوو خەڵکانی تریش کەوازانیان قەرەباڵغیەکەیە و هاتن و ڕەنگە ڕێژەی بەشداریکردنەکەشمان لەوێ زیاتر بوو بێت بە حکمی ئەوەی کەوا لێ نەگەڕا بن و ڕێگایان گرت بێت بەڵام لە 2000 ئێمە هەمومان باز لەوە دەکەین ئەو پرۆژانە بەڕاستی ڕێگای لێ ناگیرێت و خەڵکانی تر ئەگە خۆیان تاقی کردی بێتەوە لە سەردەمەکانی زووتر ینی زۆر جار باسم کردووە بەڕێزان ئاینی پیرۆزی ئیسلام ینی دارێک و نەمامێکی زۆر جوانە هەرچەند تو لەق و پۆپی بیکەی بە حیسابی خۆت لە ناوچەی خۆت نەتەوێت سەر هەڵبداتەوە بەڵام دواتر هەست دەکەی زۆر جوانتر سەری هەڵداوەتەوە بەڵێ ئێمە لە هیچ شوێنێک هیچ کەسێک نەمەکەوە تاقیکردنەوە نەکات لە هەموو شوێنەکان تاقیکردنەوە ئەنجام درا و سوپاسی خوای پەروەردیگار دەکەین بەبێ گیر و گرفت بەبێ ئەوەی کەوا منداڵێک پەنجەیەکی بەخیم بێت بەبێ ئەوەی کەوا کەسێک ون بێت بەبێ ئەوەی کەوا هیچ گرفتێکی نەخوازیان ڕوو بدات ئێمە لە 27 نۆ تاقیکردنەوەی پرۆژەی قورئان بەهاری دڵانەمان کرد و سوپاسی خوای پەروەردیگار دەکەین زۆر بەسەرکەوتویش بوو و قەناعەتمان لەوە بەو شێوازە بوو کەوا دامان نابوو بەو شێوازەی بێتن کە خەڵکانێکی زۆر بەشداری ئەو پرۆژەیە بکات. باش مامۆستا پلانتان چییە بۆ ساڵانی داهات و چ پرۆژەیەکتان بەدەستەوە بەتەمان پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئینشاءالله هەر بەردەوام بێت یان پرۆژەی تریشتان لە پاڵ قورئان بەهاری دڵانەوە بەدەستەوە هەیە؟ والله ئەو پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئێمە هەوا تۆکمەتری دەکەین هەوا بناغەی باشتر دادەمەزرێنین و بیرۆکەی باشتریشمان لێ کردوتەوە ئێمە لە قۆناغی یەکەم چەند دەرس و وانەیەکمان لێ وەرگرت لە قۆناغی دووەم جێبەجێمان کرد سەرکەوتوو بووین و بەبێ گومان ئەو قۆناغی دووەمەش بەبێ کەمی کوڕی نەبووە و دەکرێت بیرۆکەی باشترمان لێوەرگرت بێت و فکری باشترمان لێوەرگرت بێت و لە ئێستاڕا ئێمە ئەو تێبینی و ملاحەزە و ڕەخنە و پێشنیارەمان وەرگرتووە و وەریشی دەگرین لە بۆ ساڵی دابێت کەوا شێوازەکان چۆن بیت بابەتەکە چی بیت بە چ شێوازێک بێت ئەوانە هەمووی بەڕاستی کراوەیە لە بۆ لیژنەی باڵا و لە بۆ ئەنجومەنی بانگەواز و پەروەردە لە 2000دا ئەو پرۆژەیە دەبێتە پرۆژەیەکی ڕقم هەروەکو چۆن لە پێشووتردا پرۆژەی قورئان بەهاری دڵانە ناسناوی پرۆژە مەزنەکەی وەرگرتووە لە 2000ش دەبێتە ڕقمێکی زۆر قڕز لە نێو هەرێمی کوردستاندا و بە ناچاریش جاری وا هەیە دەبێت خەڵکانێکی ترکەوە ئێستا ڕێگرن ئەو کات ڕێگا بێن پاسەوانی لەو پرۆژەیە بکەن یاخود بێن هاوکاری ئەو پرۆژەیە بن بۆیە ئەو پرۆژەیە ڕاوەستانی نابی بە پشتیوانی خوای پەروەردیگار و لە ناوچوونی نابێتن بگرێت جوانتر و گەشاوەتر دەبێت بۆ قۆناغ و ساڵانی تر ئینشاءالله. مامۆستا خەڵاتەکان لە چەند خەڵات پێک هاتووە و خەڵاتەکانیش چین ئەگەر بۆمان باس بکەیت؟ بە کورتی ئاماژەیەکم پێکرد خەڵاتەکان پێکاتون لە 100 خەڵات و دیاری 50یان گەشتی عومرەیە و 50 تریشیان خەڵاتی جیاوازن ئەو خەڵاتە جیاوازانە تاوەکو ئێستا کە دیاریمان نەکردووە بۆ خەڵک و ئاشکرامان نەکردووە بۆ خەڵک لە کاتی خۆی ئینشاءالله ئێمە هەوڵ دەدەین خەڵاتەکان ئاشکرا بکەین بە پشتیوانی خوای پەروەردیگار. زۆر باشە لەوانەیە زۆربەی ئەوانەی کە بەشداریان لە تاقیکردنەوەکە کردبێت چاوەڕێ ئەوە بمزانن کێی تیر و پشکەکە ئەنجام ئەدرێت ئایا هیچ بەروارێکتان دیاری کرد بۆی تیر و پشکەکەی تیادا ئەنجام بدەن؟
بە حکمی ئەوەی کەوا ڕێژەیەکی زۆر بەشداری کردووە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە ڕقەمێکی گەورەیە و ژمارەیەکی زۆر خەڵک بەشداری کردووە ئێمە وا خەریکین کەوا لە شوێنەکان کۆ بکەینەوە ڕقەمێکی دقیقمان دەست بکەوێت لەبەروی کە باسم کرد زیاتر لە 100 شوێن تاقیکردنەوەی تێدا کراوە ئەو 100 شوێنە پێویستە ژمارە بنێرنەوە بۆ سەروی خۆیان بۆ ئەوەی کەوا ئێمە ڕقەمی کۆتاییمان دەست بکەوێت و لە دوجاردا لیژنەی باڵا یاخود سەرپەرشتیاری گشتی و لەگەڵ برانی تر لە سەرپەرشتیاری زۆنەکان و بازنەکانی تری ناوچەیی بەیەکەوە ئێمە هەوڵ دەدەین کەوا تەوقیتێک دابنین بۆ ئەوەی کەوا خەڵاتەکان یاخود با بڵێم تیر و پشکەکە یاخود با بڵێم ئاشکراکردنی نمرە و نەتیجەکان ئێمە ئیعلام بکەین بەڵام بۆ خۆشتان دەزانن ئێستا ئێمە لە نێو بانگەشەی هەڵبژاردن داین ڕەنگە هەموو برایان و خوشکانمان سەرقال بێت بەوە و ڕەنگە لەو کات و تەوقیتەشدا زۆر گونجاو نەبێتن کەوا ئێمە لەو ڕۆژانە ئیعلانی بکەین بۆیە هەوڵمان داوە کەوا کاروباری خۆمان زۆر بە جوانی کۆ بکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردیگار لە دوای هەڵبژاردنیش ئێمە بین ئیعلان و هەروەها ڕاگەیاندنی پرۆسەی قورئان بەهاری دڵانە بکەین کەوا بە چ شێوازێک و چەند کەس نمرەی تەواوی هێناوە یاخود خەلەل و ئەوەکانی کەشتین ئێمە هەتاوەکو ئێستا کە نازانین ڕێژەی 100مان چەندە ڕێژەی 96مان چەندە وها کەزا ئێمە دواتر لەگەڵ لیژنەی باڵا قسان دەکەین ئایا تەنها سەدەکان بچنە ناو ئەو تیر و پشکەیە یاخود پەنجای یەکەم بۆ سەدەکان بێت ئەوی تریش بۆ ئەوانی تر بێت تاوەکو ئێستا دەستمان کراوەیە و لەگەڵ لیژنەی باڵا بە تاکید ئەوە یەکلایی دەبێتەوە ئینشاءالله. زۆر باش مامۆستا ئەمە بکەمە کۆتا پرسیار سوود و گرنگی ئەم جۆرە پرۆژانە بۆ کۆمەلگای ئێمە چێ لە کاتێکدا کە ئێمە لە سەردەمێکداین کە زۆر دەستگا زۆر شوێن زۆر ڕێکخراو هەن کە هەوڵی بەلای ڕێدابردننی بە تایبەت چینی گەنجان ئەدەن. والله ئەو پرۆژە پرۆژەیەکی خێرە پرۆژەیەکی قورئانە پرۆژەیە کە خوای گەورە پێی خۆشە و پێغەمبەری خوا پێی خۆشە و مسلمانانیش دڵیان پێی خۆشە مەگەر کەسێک پێی قەڵز بێت کەوا بەڕاستی حەز نەکات بە ڕۆشنایی قورئان و حەز نەکات بە ڕەحمەت و بەرەکەتی قورئان و کەسێک بەڕاستی کەوا لە ڕێکخراوێک لە سنتەرێک لە دەستگایەک ئەگەر هەوڵی بەلا ڕێدابردنی گەنجان و کوڕانی ئێمە بدات لە نێو کۆمەلگای کوردەواری ئەوە ئێمەین لێرە ڕاوەستاوین ئەوە ئێمەین وە پرۆژەمان تەقدیم کردووە ئەوە ئێمەین دەمانەوێت شوناسی ملەتی کوردی مسلمان بپارێزین و هەروەها ئەوە ئێمەین دەمانەوێت کەوا خێزانەکان و منداڵەکان سەرفراز بن و سەرکەوتوو بن و دایک و باوکەکان لە منداڵەکانی خۆیان نەترسێن ئەگەر لە کاتێک دێن بەشداری دەکەن لە پرۆژەیەکی ئەوها بەڵام بێگومان لێرە و لەوێ دەبینین خەڵکانی تر سنتەری تر دەستگای تر ڕەنگە پارەیەکی زەبەلاحی لە پشت بێت ڕەنگە حزب و ڕێکخراوی تری گەورەتری لە پشت بێت بۆ ئەوەی کەوا خەڵکان و گەنجان و کوڕکچی ئێمە لابرێت لە ڕێگای ڕاستە شەقامی ئیسلام و تەنانەت کوردایەتیش تەنانەت بەڕێزان لە کوردەواری خۆشماندا هەندێک شت کە ئێستا دەیبینین نامۆیە بۆیە هەوڵ دەدەین و هەوڵیشمان داوە کەوا شوناس و ڕاستەقینەی بەها بەرزە ئەخلاقی و ئیسلامەتی و کوردەواری خۆمان بە خەڵک و ملەتی کورد بناسێنین ئەو پرۆژێ ئەوە یەکێک لە ئامانجە هەرە گەورەکانیتی سەر ڕایوەیکەوە ئێمە ئیشەکەمان لە بۆ خوایە ئیشەکانمان خێرخوازیە ئیشەکانمان پەروەردەییە بەڵام لە دوجاریش دەمانەوێت خەڵک بخوێنیتەوە لە دوجاردا ئێمە دەمانەوێت خەڵک ڕۆشنبیر بێت لە دوجاردا ئێمە دەمانەوێت خەڵک هۆشیار بێت بە هەموو ئەو بیر و دۆزە و بە هەموو ئەو فکرە و هەروەها ئەو ڕەوشتە نامۆیکەوە لە دەرەوە دەیهێنن کەوە خەڵکانی تر لێرە تەبەنی دەکەن کە بەداخەوە زۆر جاری واش هەیە مۆڵەتی ڕسمیان بۆ وەرگیراوە و زۆر جاری وا هەیە دەستیان لە پشت دەدرێت و هاوکاری دەکرێن بەڵام ئەوە دەستگای ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە بۆ نمونە دەستگای حیکمەیە و هەروەها دەستگای بەخشینە و ئەو پرۆژەی قورئان بەهاری دڵانە و هاوشێوەی ئەوانەی کەوا باسیشم کرد بەڕاستی جێگای شانازین و پێویستە خەڵک و ملەتیش پاڵپشتی و پشتگیری و بەشداری ئەو جۆرە پرۆژانەش بکات. زۆر سپاس بۆ وتەکانت مامۆستا ئەحمەد کوردی سەرپەرشتیاری پرۆژەی قورئان بەهاری دڵانە زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی.